خاتونێکی دەستڕەنگین بە کارە زۆر جوان و تایبەتەکانی ستۆدیۆکەمانی جوانتر کردووە، پرۆگرامەکەمانی جوانتر کردووە. ئێوەی خانمان دڵنیام ئامادەکاری زۆر باشتان کردووە لە ئێستاوە بۆ ئەوەی کە نەورۆز جلوبەرگێکی کوردی زۆر جوانتان لە بەرابێ لەگەڵ ئەوەشە ئەکسسواراتێکی جوانیش بۆشن بۆی کە جلەکەتان هێندە جوان بکات. بۆیە ئەتوانن ڕۆژانە بینەری پرۆگرامی ڕۆژێکی نوێ بن. ئێمە هەوڵەیەین ڕۆژانە ئەو خاتونە دەستڕەنگینیانەی کە لەلامانن بێنە نێو پرۆگرامەکە و ئێوەش کارەکانیان ببینن. ئەمڕۆ خاتون لە نییە وەکو خاتونێکی دەستڕەنگین لە بواری ئەکسسواراتە میوانی ئەم بەشەی پرۆگرامی ڕۆژێکی نوێیە. خاتون لە نییە سڵاو لێ زۆر بەخێر بێ. زۆر سپاس زۆر بەخێر بێ چاوان دەستە خۆش بێ. سپاس بۆ ئامادەبوونت. کارەکانت زۆر جوانن. دوایش بینەرانیش خۆیان کارەکانی تۆ بینین و دڵنیام ئەوانیش بەلایەنە و جوانە بێ. پێم بڵێ چەندێکە سەرقاڵی ئەم کارەی وەکو سەرقاڵیم کارە وەکو خولیایەک من سەرەتاییکەم نەک وەکو ئیشێک لە مناڵیەوە ئەم خولایم هەبووە دەستم پێ کردووە. سەرەتا بۆ خۆم ئیشەکانمە کرد بۆ خانەوە دەکەم. دواتر وتم بۆ نا با بکەین بە ئیشێک هەر وەکو خولیاکەم هەیە ئۆکەی با ئیشەکەش بکەین. وەکو بەڕەسمی 2 مانگە من پێیجم داناوە دەستم کوڕە بۆم کارە. خۆشبەختانە لە مایم 2 مانگایە توانیمە بەشی پێویست ئیشەکەم بڵاو بکەمەوە و خەڵکێکی باش لە ئیشەکانم ڕازین. سوپاس بخوا. ئیتر وردە دەستمان پێکرۆ دیزاین تایبەت بە خۆشم هەیە. زۆر باشە دەست خۆش بێت. بێگومان کارەکانی شێت زۆر ناسک و جوانن. دەست خۆش بێت. بەس لەگەڵەوەیە زۆر جار لە ئێستا کۆمەڵی هۆکار هەیە کە تۆ بتوانانی کۆمەڵی کاری جیازکەی. زۆر کەس هەیەڵێ ئەمە نەسێ یوتیوبم کردووە پارچە ڤیدیۆکان چۆن کارەکانیان کردووە. یان تۆ خۆت بە حەزی خۆت شتەکان بێکەوە دروست دەکەیت و ڕەنگەکان بێکەوە گونجێنیت. خۆی ڕەنگەکان ئێمە خۆمان ئافرەتین باشتر لەو ڕەنگ شارەزاین بە خۆتان باشتر حەزمان لە جلی کوردیە حەزمان لە ئەکسسوارە. ڕەنگەکان عادەتی هەر ساڵە مۆدی ڕەنگەگێت و زائیدەن بەڵێ لە یوتیوبۆ لە هەر شتێکەوە کە ئەیبینیت ئەتوانی فکرە وەربگری بۆی ئیشەکەتی پێبەڕێوەبەری بۆی شتێکی جیاوازتر پێشکەش بە خەڵکەی چونکە ئێمە لێرە کە ئیشەکەین هەچ خانمێک ئەوانی کە هاوپیچەی منیشن هەمومان بۆ خزمەتەوەی کە بۆی خانمان جوانتر دەرکەوە. یعنی ئەرکی سەرەکی ئێمە لێرە ئەوەیە. بەڵێ بێگومان هەموو ساڵێک مەجموعەی ڕەنگ زۆر دیارە بێ. ئەم ساڵ ڕەنگەکانی مۆر شەرابی سەوس پرتەقاڵی ئەمانە زۆر باون. ئیتر خانمانیش زیاتر تەڵەبیان لەسەرەوەی بوون. من لای خۆم ئەم ساڵ ڕەنگی مۆر زۆر تەڵەب کراوە. ئیتر شەرابیش بە دەرەجەی 2 زۆر مۆدیەتی. زۆر باشە. خانمان تا چەند خواستیان لەسەر ئەم کارە دەستیانە هەیە؟ بۆ نمونە تۆ کە جلەی کوردی لەبەرەکەی زۆر خۆشە. بۆ نمونە هەم جلەکە تەر خۆت هەت بێ هەم ئەو ئەکسسواراتی کە بەکارێنی هەرتۆ خاوەنی ئەوە بی. خانمان تا چەند حەزیان بەم کارە دەستیانە هەیە؟ تەڵەب لەسەر ئەمانە چۆنە؟ تەڵەبێکی زۆر باشیان لەسەرە چونکە هەر کەس ئەوێت جیاوازتر لەوەی تر دەرکەوێت. هەر کەس ئەوێ ئەو جلەی کە لەبەریەتی بە ئەکسسوارەکە زۆر باشتر تەواوی بکەیانیت. ئەکسسوارەکە تاواکەریت لە کوردەکەی جاری وان هەیە ئەگەر جلەکە مەسەلەن سادەش بێ ئەکسسوارێکی قەرەباڵغی بۆکەن یعنی ڕەونەقێکی زۆر جوانتر ئایا بە جلەکان. هەچ خانمێکیش زیاتر تەڵەب لەمانەیە لەبەرەوەی کە ئەیانەوێت جیاواز و تاکتر دەرکەون لەوانی تر عادەتی بۆیە زیاتر تەڵەب لەسەرمانە ئێمە تاوەکو شتی بەڵین بازار باشە. ئەگەر خاتونێک بۆ نمونە جلەکەی وەکو تۆ باسی لێو کردە تەڵەب زۆر بۆ لەسەر شەرابی و مۆر و ئەم بابەتانە. ئەگەر جلەکەی شەرابی بێ ئەگەر جلەکەی مۆر بێ مەرج ئەکسسواراتەکەی کە بەکارێنێ هەر ئەو ڕەنگی تیابێ خودنا. ئەگەر زۆر زەق بێ جلەکەی ئەگەر بڵین ڕەنگەکە کامل دەرکەوتو بێ ئەتوانی تۆ کەمتر بەکاری بێنی بۆی زیاتر دەرکەوێت. تۆ گەر هەمان ڕەنگ بخەیتەوە سەر هەمان ڕەنگ ئەو کاتە کەمتر دەرەکەوێت. ئێستا کۆی بەری خۆم ینی بەردەکە شینە بۆ لەبەری کراسەکەم زەردە. ئەگەر بەعکسەوە وایە من بەعکسەوەم کرد ئەگەر ئەمە هەر زەرد بووە بۆ نمونە دەرنەئەکە و باش لەسەری. بۆیە ئەبێ ینی زۆر جار ئەو زۆر خۆشە بۆ من مشتەرەکان و سیقەوەم پێکەن جلە کوردەکەی من بۆ نێر ئەڵە خۆت بەدڵی خۆت شتێکم بۆ بکە. ئەوە زۆر بۆ من گونجارنەکە تۆ خۆت بەڵێ لەبەرەوەی کارەکانمیان بینیوە سیقەیەکی وها پیا بۆ لە بینی من و بڵین کرارەکانمە جلەکەیم بۆ نێرێڵێ من سیقەی تۆ ینی سیقەی بە تۆ هەیە تۆ ئیشەکە خۆت شتێکم بۆ بکە دوای کە بۆ نێرم زۆر بەدڵێ بێ. زۆر باشە. باسێکی ماتریاڵەکان بکەین ینی بۆ نمونە هەندێکە بینی بەردە هەندێکە بینی مورووە ئەمانە بە ئاسانی بەردەست دەبێ بۆ تۆ یاخود ئەگەڕێ بە دوای تاوەکو و شتێکە خۆ دەتێ ئەوە دروستکەیت. بێگومان لە بازارەکان شتی باشە شتی زۆر جوانمان هەیە بە تایبەتی لە بەرد شتی زۆر ناوازەمان هەیە و هەنێک کات کە شتێکی ناوازە و تاکە بینی بوون نموروێکی جوانیت هەڵێگری لای خۆت تا لە شوێنێکە لە ئیشێکی جوانە بەکاری بێنیتەوە. سپاس کە ئیشی ینی
موادی باشمان هەیە لە بازارە هەست کە دەتوانێت ینی بڕات شتی زۆر زۆر باشی دەسەکەوێت توانێت فکری خۆی تا بەکاربێنێ ئەتوانێت شتی زۆر جوانی تا بکە من وەکو خۆم زیاتر حەزم لە ئیشی بەردا چکە زۆر جوان دەرەکەوێت زۆر باش سەرکۆ حەزەکی با هەستین خاتو لە نیە تۆژە توای هەستی بۆی هەندێک لە کارەکانت لە نزیکەوە پیشانی بینەران بین بۆ نمونە ئەم پشتێنە با باسکەین پشتێنی ژێکێکە لەو ئەکسسواراتانەی کە خانمان بۆ جلی کوردی تەیەکێکە لە شتە سەرێکیەکان کە زۆر بەکارێن ئەم پشتێنە جیاوازتر لە چاو پشتێنانەی تر کە من بینیومە ئەمە چوتیا بەکارهێنا و هەروە چۆنیش بۆ نەبیرت لەوە کردەوە ئا پشتێنێک خۆی کە هەر شتێکە بینی فکرێکی لێ وەرەگریت ئەوە کامل بەردە نقەمێک لە ناوەڕاستیاتی سێتە لەگەڵ گەردانەکەیە لەبەرەوەی پشتێنەکە پشتێنێکی گەورەیە بۆی گەردانە هەوڵمان ناوە گەردانی بۆ بەکاربێنین یانی شتێک بێت کە بەس بەگەردنەوە بۆستێ زۆر باشە لەگەڵەوەی کە لاانە هەندێک لە ئەکسسوارەکانە می تایبەتە بە خۆتان خانمانە من دەمەوێت چەند پرسیاری کە بکەم خۆت وەکو خوێندن بەشێکی ترت خوێندووە بەڵام چەند گرنگە گەر خانمێک با لە زاری تۆ بێ توانایەکی هەبێ بارێکی هەبێ ئەگەر زۆر جاریژەڵین کە لە دام و دەستگایەکیش داوام نەکە باخۆی کارێکی سەر بەخۆی هەبێ ئەمە تا چەند گرنگە من لەگەڵی کۆلێژم تاوا کردووە ڕاستە خۆ دوای کۆلێژ 3 ساڵەکەتی تایبەت ئیشم کردووە بەڵام دوای ئەوەی کە خی گەورە خاتونێکی پچکۆلی پێبەخشیم زۆر سپاس لەگەڵ هەموو لایەکە دابڕام لە ئیشەکەم وازم لە کارەکە منە بۆ ماوەی 2 ساڵ دوای سیرم کرد من کە ئەم بەهرێم هەیە لە پاڵ پەروەردەکردنی مناڵەکەمە هەم وەکو دایک ئاگام لەو بێ هەم بشتوانم ئیشێک بۆ خۆم کەم بۆچی دەست بەتاڵ بۆستم ینی بۆ کەسێکی بەرهەمدار نەبی بۆچی ینی کەسێکبی ئیسفادت هەبێ باشترە هەم بۆ خۆتم بۆ چواردەورەکەشت خۆی لە سەرەتا شاد تۆ زەگلوانی ئەستان بێ بەڵام کەیتر کەوتیتە سەر ئەوەی کە ئەزمونت هەبێ سێرەکەی خۆت نازانی چۆن کاراکەت فراوان بووە بیلفعل وایە سەرەتاڵی ئەم ئیشەی من کێ سیرەکە کێ ئەیکڕێیان ئەسڵان ئەمەی من ئەیکەم ئیسفادەیەکی هەیە یاننا بەڵام وانە ینی هەچ کەسێ توانایەکی هەبێ بێگومان بەدەمیەوە بڕۆی زۆر زۆر هەم ئیسفادە بە خۆتەگەێنێ هەم بە چواردەوە ڕاستە دەستت خۆش بە بێگومان خانمانی ئێمە جێگەی شانازین ئەگەرچی بۆ بڕوانامەیەکیان هەبێت لە هەر بوارێکە بەڵام ئەوان لە ڕێگای دەستڕەنگینی و بەهرە و لایەتەکانی خۆیان و ژیانی خۆیان دابینەکەن لە نیاگیان ئەمە ژێکێکترە لە کارە جوانەکانی تۆمە زۆر سەرنجیمنی ڕاکێشە زۆر ناسکە پێم بڵێ بۆ وەرگرتنی بیرۆکە بۆ نەتۆ بۆ ئەوی کە بیرۆکەیەکت لا دروست بێ ئەم بابەتانە دروستکەیتەوە سوود لێ چی ئەبینی وەکو بیرۆکەکان سەرەتا خۆت ئەو ماوەدانی کە هەیە ئەیان بینیت ئیتر فکرەت بۆیت وەکو فکرە من حەزەکەم زیاتر بە دیزایانی خۆم بناسرم خاتونیش هەیە داوای ئەوم لێکە مەسەلەن دیزایینێکی تر باشە دیزایانی خۆت ئەڵەی ئەمە بە دیزایانی خۆم بناسرم چشتێکی تۆ زۆر تایبەتمەندە لێرە بۆی کەیتر لە ملەیەکێک کابینیمان لە بەریەکێک کابینیمان کە بۆشی بووی بڵێنەوەی لە نیاخان ئەو پرتەقاڵیە لەگەڵ ئەم شینە وزائیدن ئەو یاقوتەکەی لەسرە باشە هەر ئەگەر بگری بەدەستەوە بۆی پیشانی کامێرەکەی بین ئەمەیان زۆر باشە ئەمەیان دیزایانی تایبەت بۆ خۆمە یەکەم دیزایانی حیلومەخەکی ئەم ساڵ پیشانی باشە یەکەم حیلومەخەکی ئەم ساڵم ئەم دیزاینە بوو کە دڵنیام لەوەی کە هیچ کەسێکی تر نەیکردەوە دیزایانی تایبەت بە خۆمە تیا بەرد بەکار هاتووە لەگەڵ مورووە وەگوتم زۆرم حەز لە ئیشی بەردە زۆر ناسک دەرەکەوێت ئەوەشیان یاقوتە ئەویش بە هەمان شێوە شتێکی کامان ئەو ئەوی تەنیشتی ئەمە بەڵێ ئەویان یاقوتی تا بەکار هاتووە کە ئەویش خۆم چواردەورەکەیم بەو مروارە ناسکە لەگەڵ بەردەکەی ڕێخستووە بۆی شتێکی جیاوازتر دەرچێ وتم با هەر حێلی تا بەکارنێنین ئەم جارە با یاقوت بێ هەم بریقە و ڕەونەقێکی جوانی هەیە ئێستا ئەمە ئەگەر خانمێک حەزی لەم بۆ نمونە ئەمە حێلومێخەکە حەزی لەم حێلومێخەکە بێت چۆن پەیوەندی بە خاتوو لە نیاو کا دوکانت هەیە پیجم هەیە بەڵێ پیجەکەم نازی لێ دیزاینەوەیە پیجەکەم هەر لە ڕێگەی پیجەکەمەوە ئۆردەرەکرێت لە ماوەی کەمتر لە هەفتەیەکا بەدەستیانە کات چەندی پێچێ بۆ ئەوەی کە تۆ حێلومێخێکێکی ئاوە تاوکی بۆ خانم لە ئێستا ئۆردەر وەرگری 2 ساعتی پێچێ وەکوی خۆم کە دابنیشم بەستر شەوان پێویستە بە بازاری کردنیشە ئەوەش تقریبا ئەتوام لە ماوەی 3 ڕۆژە بە ئۆردەرەکەم بگەێنم زۆر باشە دەست خۆش بادانیشینەوە بۆی کۆمەڵە پرسیاری کە لەبارەوەی کە ئێستا کە بینیمان لەوانەی کەلانە سێرم کرد ملوانکەکان ینی مرۆکان
بە چەند کەرەسەیەکی جیاواز بەیەکەوە لە کامەکە چیت لەبەر دەستەیە کە کاری پێ بکەی وەکو ئامێر تیانە بە پەت ئەکرێ بڵێن نەوعێک تەلی تایبەت هەیە بۆ ئیشە هەمانە بە تەل ئەکرێ هەمانە بەو تەلە تێ هەڵکێشان ئەکرانی هەر موروێک تەلێکی پێوە ئەکرێت جیاوازترە لە ئیشی پەتەکە و زیاتر کاتیشە بە ئەویان کەس لە بینی گەندێکیان ئەو بەردانی بەکارێنەوە لەوانی تۆزە قورس بێ وی کە تووشی پچڕان بەرد زۆر قورسە ئەبێ ماوادێکی زۆر باشی بۆکە تەوان ماوادی تایبەت بەخۆی هەیە کە بەکاری هێنین باشە خانمان کە داوای ئەکسسواراتەکان لە تۆکەن تا چەند حەز بەواکەن بۆ نەحێل و مێخەک ڕەنگە لە ڕابردووە شێوازێکی تری هەبێ تا چەند حەز بەواکەن شتە کۆنەکانیش بۆ نمونە تۆ بۆیان دروستکەیتەوە خۆشبەختانە لەم ساڵانی دوایە هەم جلی کوردی هەم ئەکسسواریش گەڕاوینەتەوە بۆ کۆنەکان بۆ کللتورە ئەسڵەکەی خۆی بۆ نمونە پێشتر حێل و مێخەک ئەوە نەبوو بەڵام لەم ساڵانە زۆر زۆر گەڕاوەتەوە بۆ نمونە پشتێنی هەیاسە گەڕاوەتەوە لاگیرە سەر و کڵاو ئەمانە هەمووی گەڕاونەتەوە کە بەڕاستی جلەکانمان جوانتر دەرکەوتون خواستی زۆر لەسرە بەڵام ئەوەیە خەڵک لەگەڵ ئەوەی کە حەزەکە کللتورە کۆنەکە بێ حەزی لە تازەگەریشەیە ئێستا ئەمانی من ڕاستە حێل و مێخەکن هەمویان لە ئەسڵەکە لامان نەوە بەڵام بە شێوازێکی تازەگەری ینی تازەگەریەکی باشی تیا کراوە وەکەی بینی ئێستا خۆشتان باشترەزانن ینی زۆربەی دایک کەسەکات جلێکی کوردی بۆ خۆیەکە هەر لەو ڕنگ و شێوازە بۆ کچەکەشی بکە و ئەکسسوارات حەزیشەکە بەکارێن تا چەند لەگەڵ دروستکردنی ئەکسسواری بۆ کچی مناڵ یان خۆمەڵشتی تایبەتیانەیە بێگومان من خۆمێکێکم لەوانی کە هەموو ساڵێک لەگە کچەکە ماوە 2 ساڵە ینی وەکو یەک جلەکەین بەڵێ خانمان زۆر داوایەکەن ینی کە داوای شتێکی گەورە بۆ خۆیانەکەن داوای مەسەلەن کاسێکی بچووکتریش بۆ کۆرپە بچووکەکانەکەن زۆر باشە چۆن پلانت هەیە لە داهاتوام ئیشت گەورەتر بکەی لە بێگومان هەر کەسێک کە ئیشێکەکە سەرەتا بە بچووکی دەستپێکە خەونی ئەوەی هەیە کە گەورەی بکە منیشی وام وایە کە لە مستەقبەڵایشەڵا بکەین بە دوکانێک خەڵک باشتر بتوانێت لە نزیک و ئیشەکان ببینێت ئەو کاتە ینی قەراردان ئاسانترە تاوی لە پەیجەکە چۆنە من لە پەیجەکەم بە زۆر شێواز دایێنم بە خااتەوەی کە خاتونەکە دڵنیا بێت لەو شتێک کە داوایەکات باشە باس لەوە کردتر نزیکەی 2 مانگە بۆ نەتۆ وەکو ئیشکردن وەکۆی کە بیکی بەکارێکی تایبەتی خۆت بۆ نمونە ئەم پەیجەت داناوە لەماوەی ئەم 2 مانگەیە تا چەند بۆ نەخواستی هاوڵاتیان ئەوەنە زۆر بووەوا لە تۆ بکات کە بەردەوام بی لەسەر ئەم کارە خۆم تەسەوەری ئەوم ناکرد بەڵام شکر بۆخوا کە زۆر زۆر تەڵەبی باش هەیە لەسەری وزائیدەن فیدباکی بڵێن مشتریەکانم زۆر زۆر دڵخۆشکردن و ئەکا کە بەردەوام بیت ینی ئەڵێ کە من ئیسفادەیە بکەم بۆ بەردەوام نەبم ئیسفادەیەک بە خەڵک بگەێنم کە خەڵک لە کارەکانم ئەوەندە ڕازی بن بۆنا هەر سەرەتای کارەکەش ینی پێیانوتم تۆم ئیشاناکی بوو نایکەی بە ئیشەگانی سەرەتاکە شەروا یەکەم کارکە کردت چی بوو چی و دروست کرد ڕاستی بیرم نایە چکە پێت وتی لە مناڵیەوە من بەردەوام ئەم ئیشاکەم بەڵام وەکو حلومێخەک ئەمە یەکەم سێتی حلومێخەک بکە کردم ئەمە کە لە ملی خۆمایە ئەتر دواتر بۆ بڵێن بۆ دایک و خوشک و ڕەفیق ئەمانم کرد یەکەمیش خۆشەویستە نایی بە کەس وایە زۆر تایبەت هەڵم ژار دەدانەدانی زۆر باشە ئێستا دیتر بەرەو بەهارە ڕۆین و بەرەو نەورۆزە ڕۆین و لەوانەیە سا خانمان خواستێکی زۆریان هەیە لەسەر دروست جلی کوردی لەگەڵ ئەوشە هەوڵێن بزانن ئەکسسوارەکانیان ئێستا داواکاریەکان باشن بەڵێ ئەلحەمدولیلا هەتا کۆتایی مانگیەک و ناوەڕاستی مانگی دووش ینی زۆر نەبوو بەڵام لە دوای ئەوە ڕێک هەستم بە فەرقەکە کرد کە خانمان یا ڕاستە خۆ داوا ئەکسسواریان کرد چکە پێشەوە بڵین جلیان کردبوو کە جلەکەیت اینجا ینی هەوڵی دروستکردنی ئەکسسوارەکە باشە لەنێ گیان تۆ بۆ نمونە مادام ئەکسسواراتەکەی کلاوی شەرۆک و ئەکسسوار وایە لە جلی کوردیا کە بەکارێنین هەوڵت نایەوە بۆ نەدەزرانگینی خۆت بەهرەکانی خۆت لە کلاوی شا بۆ نمونە دەرخێت و کلاویش دروست خۆی ڕاستی خانمی زۆر تایبەتمان هەیە کە تایبەت ئیشیان بە کلاوە من حەزم کردووە هەر لە یەک بوارە کە قوڵ بیتەوە باشتر خزمەتەکەی لەوەی کە لە چەند شتێکە بڵێن بەهرەکانت دابەش بکەیت بۆیە با ئەوانەی کە ئیشی ئەوە ئەکەن خۆیان ئەو ئیشە بکەن جوانتر و باشتر لەوانەیە لە من بیکەن زۆر باشە
لەگەڵ کاری بۆ نمونە ویستم من پرسیارە بکەم چکە من باش. یەکسەر وتی لەگەڵ ئەمە سەرقاڵم ئەم کارانە هەمووی خۆت بە تەنیایکە کەسێک کە هاوکارتە من زۆر سپاسی هاوسەرەکەم ئەەکەم چکە خۆم کچێکی پشتکۆلانم هەیە ناتوانم بازاری بکەم ئەو کێشەیەم هەیە ناتوانم زۆر بەجێ بهێڵم زۆر سپاسی ئەوەکەم ئەو بازاریم بۆکە بەڵام هەر خۆم شتەکان دروستەکەم خۆم بە تەنیایەکەم حەزت لە چنین نیە ویستم پرسیاری چینی جلی کوردی ئەەکەم بەڵام لە ئێستا بۆ خۆم بەس ینی بەس بۆ خۆم کردووە بەڵێ جلم زۆرەکە چنی و خۆم بەدەست ئەوەش ئەەکەم بەڵام ئەو زیاتر کاتێوێت لەمایە ئەو چکە مەسەن چنینی کەوایەک جاری وا هەیە 20 ڕۆژ بۆ مانگێکێوێ بەڵام ئەمەوانە ڕاستە لە نێگیان بگومان لە ئەکسسواراتە لە زۆرێک لە بابەتەکانی تریشاتەن سێخکردنی ڕنگ زۆر گرنگە پێم بڵێ تۆ چۆن تەنسیقی ڕەنگەکانەکەی باست لەوە کرد لە سەرەتایەوتت ئێمە خاتونی خۆمانەزانین کە ڕەنگەکان چۆن و بە چ شێوازێ تێکەڵکەین بەڵام بۆ نمونە قەت هەبووە کە دوو ڕەنگ ئاوا لە تەنیژیەکەەوە دانەی هەستکی کە ئەمە ئەم ئیشە تاوکی شتێکی زۆر جوان دەرنەچێت دواتر لات بردوێ ڕەنگی ترێت هێنا خۆی ڕێخستی ڕەنگەکان لە جلەکەوەیەت عادەتی ڕەنگی مەسەلەن سارد و گەرم تێکەڵەکەی ڕێنکی کاڵ و تۆخ تێکەڵەکەی بۆی ڕێنەکان جوانتر دەرکەون زیاتر بەرچاو ببن عادەتی بە پێی جلەکەیە وەگوتم ئەتا تۆ ئەکسسوارەکەی بۆ سەر جلێکی دیاری کراوە ئەبێ لەگەڵ و جلای بگونجێ و لە ڕێگەی ڕەنگی جلەکەەوە تۆ ئەکسسوارەکەش زۆر باشە با لە کۆتایە جاری تر پێیجەکەی تۆ بڵێنەوە چونکە ئێمە ئامانجمانە هەموو ئەو کەسانی کێنە پرۆگرامەکەەوە لە ڕێگەی پرۆگرامی ڕۆژێکی نوێ و سوود وەرگرن بتوانن کارەکان زیاتر بەرەو پێش بەرن کاتێ ساگەر خاتونەکان بیانێم کارانەی توان دەستکرێت لە ڕێگەی پیجەکەتەوە توانێت من پیجەکەم لە ئینستاگرام بە ناوی نازی لە دیزاینەوەیە باشە خۆشحاڵە بم لێەوە هەچ خاتونێک بینەری کارەکانم بێت و من لە خزمەت ئێمەش خۆشحاڵین کە تۆ لە لامان ئامادەبووی ببینینەوە بە کاری گەورەترەوە وەتوانی بێتە زیاتر کارەکە و دەوڵەمەندکە سپاس بۆ ئامادەبوون دەست خۆش بێت دووبارە سپاس بۆ تۆ